ئێرە ناوچەی تانجەروی سلێمانیە، ئەو شوێنەی خۆڵ و خاشاکی شارەکەی لێفرە دەدرێت. ڕۆژانە نزیکەی 1000 تۆن خۆڵ و خاشاک ژێرخاک دەکرێت. ئەمەش زیانی بە ژینگەی ناوچەکە گەیاندووە. نزیک ناوچەکە کارگەیەکی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕقەیە کە سەرۆکاتی شارەوانی سلێمانی بۆ ماوەی 20 ساڵ گرێبەستی لەگەڵدا کردووە بۆ ئەوەی دیگە خۆڵ و خاشاکەکان ژێرخاک نەکرێن و کارگەکە ئەرکی چارەسەرکردنی بگرێتە دەست. ئەم چارەسەرکردنە یەکێکە لە ڕێگەکانی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک کە بەکارهێنرێت لە زۆرێک لە وڵاتان، ئەوەی کە لای خۆمان هەبوو بۆ ڕێگە کلاسیکەکە بۆ جاران کە دفنکردنی مەوادەکەی و خۆڵێکین بەسەرا و ئەو کاتە خۆدان نزان ینی زرەرێکی زۆر لە ژینگە ئایا لە ئاوی ژێر زەویە ئاوێکی لیچێتێکی ڕەشی هەبووە چۆ سەر چەمی تانجەرۆ لێەوە بەرەو خوارەوە ئەو منطقانە هەمووی لێی زەرمەندە بوو. ئێستا بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵێن مژدەی ئەوە بین کە لەمەودا شاری سلێمانی لەسەر ئاستی عێراق یەکەم شارە بێت ئەم کارگەیەتیایە دەست بەکارە بێ بەم شێوەیە. کارگەکە ڕۆژانە 1100 تۆن خۆڵ و خاشاک چارەسەر دەکات کە بۆ ماوەی ساڵێک دەکاتە زیاتر لە 400,000 تۆن و ئاردیەفی لێ دروست دەکات کە بۆ وزە سوتەمەنی بەکاردێت. ڕۆژانە زیاتر لە 200 تۆن خۆڵ و خاشاک دەگۆڕن بۆ وزە و سوتەمەنی و دەینێرن بۆ کارکەی چیمەنتۆی سلێمانی تا بەکاری بێنن. گرنگی ئەم پرۆژەیە بەڕاستی لە چەند ڕوویەکەوەیە. پێش هەموو شتێ تەکنۆلۆژیاکەی تازەترین تەکنۆلۆژیای سەردەمە کە لە ئێستا بەکارهێنرێت لەلایەن وڵاتانی پێشکەوتووەوە. چارەسەرکردنەکە بەگشتی سێ قۆناغی سەرەکیە. چارەسەرکردنی میکانیکی سەرەتاییە، پاشان چارەسەرکردنی بایۆلۆجیە و پاشان چارەسەرکردنی میکانیکی پێشکەوتووە. بەم شێوازە چارەسەرکردنە تۆ یەکەم ڕووبەرێکی زۆرە بۆ گەڕێتەوە، دووهەم پارێزگاری لە خاکەکەی. سەرڕای ئەوەی خۆڵ و خاشاکەکان دەگۆڕن بۆ وزە و سوتەمەنی، ئەو ئاوی لا خۆڵ و خاشاکەکاندایە دەخرێنە شوێنی تایبەت تا سوودی لێبینرێت و نەچێتەوە ئاوی ژێر زەوی. کارگەکە یەکەم کارگەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕقە لە عێراق کە بە نوێترین تەکنەلۆژیا و ئامێرەکان کار دەکەن و بەو هێیە و بە پێوتی لێپرساوانی شارەوانی سلێمانی چی دیکە کێشە و گرفتی خۆڵ و خاشاک نامێنێت. ئەو خۆڵ و خاشاکانی دەیان ساڵە لە ناوچەی تانجەرۆ فرێدراون، زیانی بەرئاوی ژێر زەوی گەیاندووە و بەهۆی ژێرخاکردنی خۆڵ و خاشاکیشەوە بۆنی ناخۆش بە تەواوی ناوچەکەدا بڵاوبووەتەوە. ساڵانێک لەمەوبەر ئێرە تەنها پانتاییەک بوو، بەڵام بەهۆی ژێرخاکردنی خۆڵ و خاشاکەوە ئێستا گرگردی بچووک لە ناوچەکە دروست بووە. سەرۆکاتی شارەوانی سلێمانیش پلانی وایە دوای پاکردنەوەی ناوچەکە لە خۆڵ و خاشاک باخچەیەک لێرە دروست بکرێت. ڕوابادین کورسات نیوس، سلێمانی.